لاوانی یانەی پێشمەرگەی سلەیمانی مەشقەکانی چڕ کردوتەوە بۆ کێبڕکێکانی خولی لاوانی یانە نایابەکانی کوردستان و ئامانجی تیپەکەش تەنها نازناوەکەیە لە یاریگای دووەمی خۆی لە فەرماندەی تیپی لاوانی تۆپی پێیانەی پێشمەرگەی سلەیمانی مەشقەکانی خۆی چڕتر کردوتەوە بۆ یەکەم یاری خولەکە بەرامبەر لاوانی هەڵەبجەی شەهید یاری دەدەڕی ڕاهێنەری تیپەکەش باز لە هەندێک کێشەی سەرەتایی دروستکردنی تیپەکە دەکات بەڵام لە ئێستادا زۆر لە ئاستی تیپەکەیان و پێکهاتەکەیان ڕازین و نازناوی خولەکەش ئامانجی سەرەکیانە. ئێمە وەکو یانەی وەشی پێشمەرگە چەند ڕۆژە مەشقەکانمان چڕ کردووە لەبەر دروستبوونی یاریەکانمان کە نزیک بۆ تۆ یاریەکانمان تا بتوانین بە باشترین شێوە خۆمان ئامادە بکەین توموحیەوەمانە ئینشەڵڵا هەموو یاریەکان بڕینەوە چونکە چەند وەختێ مەعدادمان باشە لەبەری بۆ سەرکەوتنی یاریەکە ئینشەڵڵا. بیدار لێ تێگەیشتنێک نەبوو ئێستا بە بۆنی تەمینەکانەوە زیاتر هەوڵمان ناوە کە ڕێکیان بخەینەوەنەوە کە ئێستا لە توموحیەوەیان باش یاریکەنە ساحەکەیان چونکە تەنسیقێکی باشیان پیا کردو لەگەڵ یەکتریە. پێکهاتەکەمان کامل و هەموو توموحێکمانەوەیە کە سەرکەوین بۆ مەرحەلەکانی پێشەوە هەدەفی ئەوشمانەوەیە کە یەکەمین ئینشەڵڵا. تیپەکە لە 23 یاریزان پێک هاتووە و یاریزانانیش باز لە ئازبەرزی و ئامادەباشی تیپەکان دەکەن ئاماژەش بەوە دەدەن کە تا ئێستا هیچ کێشەیەکیان لە تیپەکەدا نییە. لەخوای گەورە بەزیابێ هەموو ڕۆژە ڕایانان و وەشی خۆمان ئەنجام نەی زۆر باشی ئاستێکی زۆ باشمانەیە و مەحیشمانەوەی ئیشەڵا پشتیوانی خۆی گەورە نازناوەکە بەدەست بێنین و سەرکەوتین بۆ سەواگەشتی. سپاس بەخوای کێشەیەکمانی و هەموو ئامادەکاریەکانمان ئەنجامداوە هەموو پێداویستیەکانیشمان هەیە بۆ بەردەوامبوون لە دەورەکەی. سپاس بەخوا زۆر باش ئاستی تیپەکەمان و هەوڵی زیاتری شەیم بۆ بەدەستهێنانی ئەنجام. لە لای خۆیانەوە گۆڵچیەکانی تیپەکە باز لە ئازبەرزی خۆیان دەکەن لە ڕووی ئامادەکاری و بەهێزی تیپەکەشیان ئەوەش بۆ پاڵپشتی بەردەوامی یانەکان دەگەڕێنەوە و بەڵێنیش بەهاندەران و دەستەی کارگێڕی یانەکە دەدەن. ئێمە وەکو گۆڵچەکان ئاستێکی باشمانەیە لەخوا بەزیابێ بەبوونی کاپتن ئەیادەوە کە زۆر هاوکارمانە و هەموو کار لەگەڵمانایە و بڕای تەواوم بە تەواوی ستاف و دەستەی ڕاهێنەران هەیە نەتیجەیەکی باش ئەگەر یەکەم نەبین دووەمە ببین ئینشەڵڵا سەرەکەین بۆ قۆناغی داهاتوو. نادی پێشمەرگە وەکو نادیەکانی سلێمانی چاوێکی زۆری لەسەرە چکوا لە بەرەوەی هەموو ستاف و یاریزانەکانی بە تەواوی خۆیان ئامادە کردووە بڵێنیەوە بە هاندەران دەدەین کە نەتیجەیەکی زۆر باش دەستەبەر بکەین و یانەکانی کۆمەڵی دووەمی خولی لاوانی یانە نایابەکانی کوردستان لە 5 یانە پێک هاتووە و لە یەکەم هەفتەی خولەکەشدا لاوانی پێشمەرگەی سلەیمانی لە یاریگای خۆی میوانداری هەڵەبجەی شەهید دەکات و لاوانی شێروانش دەبێتە میوانی خانەقین و لاوانی یانی نەورۆزیش ئەم هەفتەیە چاوەڕوان دەبێت. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پێیە سلێمانی.